لە سیوەکەمین ساڵیادی تاوانی ئەنفالدا لە گوندی دێبنەی سەربان ناحیەی ڕزگاری و بە ئامادەبوونی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و لێپرسراوانی حکوومەتی هەرێم و عێراق ڕێوڕسمێکی تایبەت بە بیرەوەری تاوانی ئەنفال بەڕێوەچوو. لەو ڕێوڕسمەدا سەڵاح کوێخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ڕایگەیاند هەرچەندە بەهۆی قەیرانی داراییەوە چەند ساڵێکە نەتوانراوە وەکو پێویست خزمەتی گەرمیان بکرێت، بەڵام لە 2 ساڵی ڕابردوودا بە هەوڵی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم چەندین پرۆژە بۆ ناوچەکە و کەسوکاری ئەنفالکراوان جێبەجێکراون. چەند ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانی داراییەوە بەداخەوە نەتوانرا وەک پێویست خزمەتی گەرمیان و کەسوکاری ئەنفالکراوان بکرێت. بەڵام بەو حاڵەیشەوە خۆشحاڵم کە دەڵێم لە 2 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بەهۆی بەدواداچوون و پێداگریەکانی خودی جەنابی کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتەوە توانرا کۆمەڵێک پرۆژە لە گەرمیان بۆ کەسوکاری ئەنفالکراوان جێبەجێ بکرێت و هەندێک پرۆژەش ئێستا لە قۆناغی جێبەجێکردندان کە بەشێک لەم پرۆژانە بریتین لە چاکردنی جادەی کەلار باوەنور بە جۆرێک ئێستا گەرمیان بۆتە خاوەن دەواازەیەکی شایستە چی بۆ خەڵکو و چی بۆ ڕێبواران هەر لەم میانەشدا جادەی کەلار ڕزگاری تەواو کراوە و خۆشبەختانەش جادەی ڕزگاری کفلی لە کار و تەوابووندایە. بە خۆشحاڵیوە پێتان ڕادەگەینی کە نزیک بووینەتەوە لەوەی خەریکە هیچ وارس و کەسوکارێکی ئەنفال بەبێ زەوی نیشتەجێبوون نەمێنێتەوە. بە پێی بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت لە ساڵی 2017 بڕیاردرا بە دابەشکردنی 11141 پارچە زەوی بەسەر کەسوکاری ئەنفالکراوان و زندیانانی سیاسی کە خۆشبەختانە تا ئێستا بەشێکی بەرچاوی ئەم زەویانە دابەشکراون. کە ناکرێ من حەی شەیدان و هاوشێوەکانیان سیستەمی پاشەکەوت بیانگرێتەوە. هاوکات مەحموود حاجی ساڵح وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوانی هەرێم لەو تارێکدا ڕایگەیاند لە قۆناغی داهاتوودا کار دەکەن بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و دابینکردنی ماف و ژیانی شایستەتر بۆ قوربانیانی ئەنفال. جەختیشی کردەوە بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە نەتوانراوە بە پێی پێویست خزمەت بە کەسوکاری ئەنفال و شەهیدان بکرێت. سەرەڕای ئەو کەم و کوڕیانەی لە دواکەوتنی منحا هەبوو، بەڵام توانرا منحەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان و بەرکەوتەی کیمیایی و زیندانیانی سیاسی وەکو خۆی بەبێ پاشەکەوت بەردەوام بێ. نەکەر بە تەنها منحە وەزارەتمان جەختی لە پێدانی گشت ئەو خزمەتگوزاریانەش کردەوە کە لە ساڵی پێشوودا بە یاسا و ڕێنمایی سەرمێنراون و پەیوەندیان بە پێدانی زەوی و یەکەی نیشتەجێبوون و هاوکاری لە سەداسەدی تێچوونی خوێندکاران لە کوڕ و کچی شەیدان و زیندانیانی سیاسی و هاوکاری تەندروستیەوە هەیە. لێرە پێویستە سوپاسی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە ڕەزەماندیاندا لەسەر زیاتر لە 11,000 پارچە زەوی کە ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال لێ سوودمەند دەبن. التي ارتكبها النظام الدكتاتوري المقبور ضد المدنيين الكرد. هەروەها مەهدی علاق ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق وتاری عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراقی پێشکەش کرد و ڕایگەیاند بەردەوام دەبن لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان. ستایشی ڕۆڵی حکوومەتی هەرێمیشی کرد بۆ مامەڵی باشی لەگەڵ ئاوەرەکان و پەیامی پێکەوەژیانی بۆ گەلانی عێراق. في البدء نتشرف بنقل تعازي وتضامن السيد رئيس مجلس الوزراء القائد العام للقوات المسلحة الأستاذ عادل عبد المهدي ووقوفه معكم في هذه الذكرى الأليمة. پرسە و سەرخۆشی دکتۆر عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانتان بۆ ئەم ڕۆژە خەمناکە پێڕادەگەێنم و هاوبەشی خەم و ئێش و ئازارەکانتانە کە بە درێژایی مێژوو ساڕێژ نابێت و لەبیر ناکرێت. هەروەک گەلی عێراق و هاوڵاتیانمان لە کوردستان لەم ڕۆژانەدا یادی تاوانەکانی ئەنفال دەکەنەوە کە ڕژێمی دیکتاتۆری بەعز ئەنجامیدا دژی هاوڵاتیانی کورد کە بەهۆیەوە دەیان هەزار هاوڵاتی بێتاوان شەهید بوون لە یەکێک لە ترسناکترین و قێزەونترین تاوانەکانی کوشتنی بە کۆمەڵ لە مێژووی نێماندا. تاوانکاریەکانی ڕژێمی دیکتاتۆری دوور لە پێودانگی مرۆڤایەتی بوو کە بەهۆی تاوانەکانی ئەنفالەوە 182,000 ژن و پیا و منداڵ و بە ساڵاتچوو بوونە قوربانی و هەزاران گوندی ئارامیش لەناوبران و دانیشتوانی ناوچە ئارامەکانیش دەگیر کران بە ئامانجی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە لە چوارچێوەی سیاسەتەکانی بەعزدا و شاردنەوەی شەهیدەکان لە گۆڕی بە کۆمەڵدا. خوشکان و برایان،
تاوانەکانی ئەنفال وەحشیگەریەک بوو کە پێشتر هاوتای نەبووە و ئەوەش بێگومان کۆتایی ڕژێمێکی سەرکوتکار بوو. جارێکی تر لە سپایکەر و بادووش و خەفسە و عەلەم و دۆر و حەمام عەلیل و شەنگال 73 گۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە و تیمەکانی هونەریش بەردەوامن لەسەر کارەکانیان بۆ دەرهێنانەوەی ڕووفاتەکان و پشکنینیان و تەسلیمکردنەوەیان بە کەس و کارەکانیان. لە شەنگالیش بەردەوام دەبن تا تەواوی گۆڕەکان هەڵدەدرێنەوە. لە دوو ڕۆژی ڕابردووشدا گۆڕی بە کۆمەڵ لە پارێزگای موسەنا دۆزرانەوە کە دەگەڕێنەوە بۆ سەردەمی ڕژێمی لە ناوچووی بەعس. لە کۆتایی ڕێوڕسمەکەشدا کەسوکاری ئەنفالکراوان لە بیرەوەری 31 ساڵی تاوانی ئەنفالدا چەند داواکاریەکان ئاراستی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کردو داوایان کرد تاوانبارانی کەیسی ئەنفال و سەرجەم ئەو کەس و لایەنانەی لەو کەیسە تێوەگلاون دەستگیر بکرێن و بدرێنە دادگا. داواکارین تۆمەتبارانی کەیسی ئەنفال ئەو جاش و مستەشارانەی لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە بڕیاری دەستگیرکردنیان هەیە و دەستیان هەبووە لە تاوانی ئەنفالدا بە زووترین کات دەستگیر بکرێن. پێویستە حکوومەتی هەرێم ئەم کەیسە یەکلایی بکاتەوە. دووەم، زیاد لە 10 ساڵە داوا دەکەین لەسەر ئەم مەزارە مۆنۆمنتێکی شایستە دروست بکرێت. داواکارین هۆڵی گەورەی مناسەبات و دەستگای تایبەت بە ئەرشیفکردن و دۆکۆمنتکردنی هەموو ئەو شتانەی پەیوەندیان بە تاوانی ئەنفالەوە هەیە لێرە دروست بکرێت. داواکارین کتێبخانەیەکی تایبەت بە جینۆساید و ئەنفال لێرە بکرێتەوە. داواکارین حکوومەتی هەرێم بکەوێتە گفتوگۆی جدی لەگەڵ حکوومەتی فیدراڵ بۆ دیاریکردنی میکانزمێکی لەوەی ئێستا باشتر بۆ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕووفاتی کەسوکارەکانمان. چوارەم، پێویستە حکوومەتی هەرێم بە زووترین کات دەستگایەکی گەورەی پشکنینی DNA دابمەزرێنێت و سامپڵی خوێنی کەسوکارەکانمان وەربگرێت بۆ ئەوەی ڕووفاتەکان بناسرێنەوە، بزانرێت کێ وارسی و خاوەنێتی. بەداخەوە ڕۆژانە وارسی پلەیەکی ئەنفالکراوەکان کۆچی دوایی دەکەن و ئەم دەستگایە هەردا نەمەزرا. پێنجەم، داواکارین فشاری تەواو لەسەر حکوومەتی ئێستای عێراق دروست بکرێت وەکو جێگرەوەی حکوومەتی ڕووخاوی بەعس بۆ ئەوەی بە فەرمی لەسەر تاوانی ئەنفال و جینۆساید داوای لێبردون لە گەری کورد بکات و قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە. 31 ساڵ بەر لە ئێستا ڕژێمی پێشووی عێراق بە چەند قۆناغێک شاڵاوی ئەنفالی بۆ سەر هەرێمی کوردستان دەست پێ کرد و 182,000 کەسی ئەنفال کرد و نزیکەی 5,000 گوندیشی خاپوور کرد.